ورزن قال من داخل الشمو بفراوي نوري هەواڵە نێوخۆیەکانی ئەمریکا و ناوچەکە ناوەڕۆکی بەرنامەی ئەمڕۆمان دەبن لەوانەش پەسەندکردنی پرۆژە یاسای ئابووری دموکراتەکان لە سینات و گفتوگۆ لەسەر هەڵاوسان و کاریگەریەکانی لەسەر هەڵبژاردننی ئەمریکا و زانیاریش لەسەر گەشتی وەزیری دەرەوەی ئەمریکا بۆ ئەفریقا سەبارەت بە ناوچەکەش زانیاری زۆرتر لەسەر پێشهاتەکانی عێراق دەخەینە ڕوو. هەر بەرنامە ئیرۆدا عەبدی کۆر چه خواردنە لە هەرێما ئاگری هەند ناودارە ئەمێ وا ببن خواردنگەهاکە بازیدا. ئەنجومەنی سیناتی ئەمریکا ڕۆژی یەکشەممە پرۆژە یاسای ئابووری دیموکراتەکانی پەسەند کرد. پرۆژە یاساکە بە 51 دەنگی دیموکراتەکان بەرامبەر بە 50 دەنگی کۆماریەکان پەسەند کرا و جێگری سەرۆک کامەڵا هەریس توانی بە دەنگی خۆی ژمارەی یەکسانی دەنگەکانی نێوان هەردوو حزب بشکێنێت و دیموکراتەکان زاڵبن بە سەر کۆماریەکاندا. ئەنجومەنی سینات کە دیموکراتەکان بە ئاستەم تێدا زۆرینەن دەتوانێت هەینی داهاتوو کاتێک ئەندامانی کۆنگرس گەڕانەوە بۆ واشنگتۆن ڕەزامەندی کۆتایی خۆیان لەسەر پرۆژە یاساکە دەرببڕن و دواتریش پرۆژەکە ئەگەر بە تەواوی پەسەند بکرێت لەلایەن سەرۆکی ئەمریکاوە واژۆ بکرێت و ببێتە یاسا. هەر لەسەر ئەم بابەتە دەڕۆینە لای هاوکارمان ساڵح دێمەجر کە بە شێوەی ڕاستەوخۆ لەگەڵماندایە. ساڵە ئەو کاتت باش دەزانم تۆ بە دوواداچوونت بۆ ئەم پرسە کردووە زانیاریەکانی تۆ چین ساڵح لەم بارەیەوە. بله سپاس بفرا و ام دزانین که دموکرات بو سالکه لسر پاکیتک وها مزن کار دکنه لوای داوی وان کاری بو یعنی پشتی ام بیجین راکیشان و گفتگوین دور و دریج لسر هفته آن و بری سه ماهان جه هلبجارتن نیفدمن امریکا وانا کاری بو لسیناتوی پروژه برویار که وها هرچندی نبدله وان بوشی لدیسا جی وکو سرکفتن جخورا حساب دکن درباس بکن که ام وی راپورتیتا ماشه بکن. پشتی کۆمبوونەکە کە گەهیشت تالیە شەوێ سیناتۆیە ئەمریکی پرۆژە یاسایەکە بە نرخا 430 میلیارد دلار ئەرێ کرد ji بۆ ڕوبەڕووبوونا گوهرتنا کەش و هەوای کێمکردنا نرخê dermanan û zêdekirina bacên kompaniyên mezin. ئەرێکردنا پرۆژە یاسەیە ڕۆژا یەکشەمێ یا بە ناوێ کێمکردنا ئینفلاسیۆنê serkeftineke mezin e ji bo serok Joe Biden û demokratan ku hêvî dikin ev yek dê şansên wan zêdetir bike ji bo kontrolkirina Kongresê di hilbijartinên êsal de. Rêberê Piraniyê li civata sînatoran Chuck Schumer piştî dengdanê li gel rojnamavanan axivî. ما افکر کو ام چه دنگان جدست ندیم پروژه یاسا ما و انفلاسیون و گرانی کم بکد کاران پیدا بکد هر وها پاراستنا انرژیا ما زیده بکد اف پروژه یاسایه یا هری بویره د دیروکا امریکا دا. بشک جه پروژه یاسایی و تا سال 2030 بکاراننا گازا کربون 40 جسدی کم بکه به ریا هاندان حکومتی. اف یک و نرخ انرژی د دم انفلاسیون ده کم بکه. لی دموکرات درباری بوهای و پروژه یاسایی جعالی کوماریان و راستی رخنین تند بن. دموکراتان تا نها برای انفلانسین دزی جمالباتین امریکیان کریه. نها جی چاره سریوان و دیسان دزی جمالباتین امریکی بکه. دموکرات خوازن به بیلیونان دلاران برای باجان بکار بینن و به آواکی بخم خرج بکن. جبو چی؟ کوماریان روجه یکشمی به خورتی دنگ لسر بریارن پیگر درباری کوچبری دان که تیدا و زیدتر کارمندان ورگرن بو پاراستنا زیدتر یا سینور و هر وها خرج کرنا پاره زیده کم بکن. دموکراتان نکاری بوندنگال لسر نرخ زیده ی درزی انسولین کم بکن که نرخ وی مه 35 دلارن به ریا بیما ساغلامی تایبت. او یک جه بابتن که ریکفتن لسر نبو. تفی هولین کوماریان به هلوشاندن و پروژه یاسایی اوی ورشاندن جبو دنگدانیک روجا اینه لجواتا نونران که ده کنترولا دموکراتان ده. صالح وەک لە راپۆرتەکەشا باست کرد ئەو پرۆژە یاسایە زۆرێ لە بڕگەکانی کۆمەڵگەی ئەمریکا دەگرێتەوە وەکو با بڵێن تەندروستی و وەکو ئیمیگریشن یا با بڵێن کۆچبەری و ئەوانە. دەمەوێت بزانم کاریگەریەکانی ئەم پرۆژە یاسایە لەسەر کۆمەڵگەی ئەمریکا چی دەبێت؟
بله بفراو یعنی ام دزانن که وقت جی آنی زمان اف پروژه یاسه لسر سر کرد سه ام بجن کردن سرکه کار دکه یعنی یک جوان او کم کرنا انفلاسیونه بهتر بالاوی بشخور ناوی ویجی وهای پروژه یاسه یا کم کرنا انفلاسیونیه کارگری وی یاسه یعنی سروان کردن همی وش خو ام دزانن که دموکراتان هول دا کو پاکتا که مستر که دسپیک دیجی سروک بایدن بحثا 3 تریلیون دلار کربو پاکتا که وها کربو لحر حال وانجی دزانی بو دمی کو پاکت گلکی مزن او نکاربن لگل نتنه لگل کوماریان بله لگل دموکراتا یعنی بگهن ریکفتنه که وی درباره ده هر حال کارگری وی بهتر گریدای به شیوای کو و چاو اف پروژه یاسه وره جی کرن لسر عرضه و افجی ام دزانن و به سالان دریج بک حتی کو انجامن و دیار ببن حتی و دمه هم تنه دبینن کو ناکوکی دناوینا هر دو آلیان دهنه ناکوکین سیاسی لسر و پروژه یاسه ما راپورت دیجی کو سروک پرانیا ام بجن سیناتوی چک شومر بحثوی که کو اف گلک فشتن ارینی بکه یک جوان و به میلیونان کار زیده بکه و ام بجن انفلاسیون کیم بکه و نرخ تشتی بهابون ام بجن نرخ تشتان کیم بکه و اولکاری انرژی امریکای و بجن زیادتر بکه و بهستر بکه اگر بکری سالان به کورتی تنیا امام ولان بیتوا آیا لسر گرانی چیه کاریگری دبید لسر اوی کلو پلو کرستکان هرزانتر ببن شخوا واحد بيجن يعني ديمقراط واحد بيجن كوي وقالك باندورا ويا كي اريني لسر ام بيجن جرانيه كيمبونا جرانيه ولسر كيمبونا بوهاين كلو بلان دما كده كوماري اللي برواجي فيها كده بيجن كوماري دبيجن افيك و تاكسان لسر خلقي امريكا زياده تربكه و بهاي تشتان زياده تربكه و لبنزين خانه ام غاز بهتر بها براستيجي هنكي ام بيجن بالكيش اف راكيشانا سياسيه نافينا هر دو اليان دا دي نبونا انجام راستن و بروجه برياري لسر عرضه جبركم ما قلتي و دمك دريج بخو حتى كو انجام و ديار بنجبر و جبو هل بجارتنا بكيماني انها گوتارن دجبر در کیفن دناوینا هر دو آلیان دا جیو اگرم بدن برچاوان کو تنه پنجه دموکراتان یعنی یکی کوماریجی دنگ جبوه پروژه بریاره ندا افجی نشانه و یکی کو دو بندی لسر و پروژه بریاره هیا هرچند کورسجی کرد بله وای زور سپاس بو زانیاریکان صالح دیمجرمان لگل بو به شوی راستو خو سپاس خوش بله دموکراتین کنگرس امریکی پروژه یاسای آبوریا خواب برف قناغا داوی دبن سیمهان بری گرانی وی هلبجاتین کنگرسی اف پروژه یاسا نل گورا داخوازین سروک جو بایدن بون لی بلکو لحف هاتن بودن برا دموکراتان بخوادا پسند کرنا پروژه 740 ملیار دلاران گوهرتنک بوج ارمانجا پیشین یا سروک بایدن کو بری چند مهان ده انجمن سیناتوران ده هاتو بو راگرتن پشتی در باس کرنا پروژه یاسای ده سروک بایدن گوت ایرو سیناتورین دموکرات خودان تانشت مالباتین امریکی لشونا هزرا برجواندین تایبتین خوابکن سروک بایدن گوت جی از کتم هلبجاتین سروکاتی و من سوز دا کاری بکم دا کو حکمت کاری جمالباتین امریکی را بکا اف قانون و ارمانجی بجهتینا و رجدی لانجمن نوینرانجی کر چند زویا او جی پروژه یاسای لبردستی وان پسند بکن دموکرات و پنگاوی به دستکفتک سیاسی مزن بناف دکن هلبت او پشتی یاسایک هفتی بوری بو کو آلیکاری دکا کمپانیین درست کرنا چپانیین لدروی امریکا ورن ناف ولاد هف دم جیدا تاین کاریین مها بوری خویا دکن کو ریجا بیکاری گهایا 3.5 صدی نزمترین ریجا دی 5 سالان دا و دیسان جی پیدا کرنا 528,000 دلیوین کاری لمهابوری اری اوه دی کاریگری بکا سر دنگدرین امریکی دما کول مها 11 دنگی خواه بدن اندامین انجمن نونران و یک جسیج اندامین جواتا سیناتوران جبو برسوا وی پسیاری ما ایروجی دکتر صلاح الدین احمد مامۆستای سیاست لیونین کالج لنیویورک سری وی صبی جخو راکریه دکتر زور سپاس بو آمدبونی جنابتو بیانید باش
لایەنی سیاسی ئەم سەرکەوتنەی کە دیموکراتەکان بۆ خۆیان دادنێن چۆن دەبینیت؟ بەڵێ لە ڕووە سیاسەکەی و ڕاستی دەستکەوتێکی گەورەیە لانی کەم ئەوەی کە بڕیارەکە ینی چەسپێنرا هیچ نەبێ لەم قۆناغەیە ئەوەی مێنێتەوە وەکو وەزین ئەم هەفتەیە بێتەوە بەوات کۆتایی ئەم هەفتەیە بچێتە کۆنگرس و لەوێژ دیسان دەنگی لەسەر بدرێت پێشەوەی بچێتە کۆشتی سپی و ئەو مەسلەی کۆتایی پێبێ سەرکەوتنێکی گەورەیە بۆ ئەوان بەوەیە کە لەگەڵ هەموو ئەو دیژواریانەی کە تووشی ئەم پێشنیارە بوو دوجار دەنگی لەسەر درا بە سەرکەوتووی چەند ڕوویەکەوە ئەمە ئەشێ دیسان سەرکەوتنێکی گەورە بێ بەوەیە کە بۆ نمونە یەکەم ئەمە گەورەترین با بڵێن خەرجیە بۆ مەسلەی ژینگە پارێزی دەهت شوێنێکە هەم لە مێژووی وڵاتە گرتوەکانی ئەمریکا هەم لە دنیاە ئەمە دیارێکە لە مەسلە هەر سەرکیەکانی هەڵبژاردنەکان بوو کاتی هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی بەڵام بە دیوی تریشە بەوەیە کە بۆ نمونە مەسلەی ڕوبەڕووبوونەوەی هەڵاوسان ئەوە ئەگە دوای مەجاڵوی دیسان باسی هەڵمەتان چۆنێتی کۆکردنەوەی با بڵێن ئەو بڕەپا ئەمە هەمووی ئەبێ بەهۆی ئەوەی کا دەنگدەری ئەمریکی لە 8 مانگی 11 بیری وەکو چۆن بیر لە دواڕۆژی خۆیان بکەن و دەنگ بە ئەندامانی دموکرات بدەن مەبەست لە پرسیارەکەمدا هەر ئەوە بوو. دکتۆر بەڵێ داوارە بردەکەم دەڵێم هەر پرسیارەکەم لەو چارچێوەیەدا بوو ئایا ئەمە هەموو سەرکەوتنەکە بۆ خۆیان دەبینن وەکو دەستکەوتێکی ئابووری بۆ خەڵکی ئەمریکایش وەکو سەرۆک بایدنش گوتی ئەمە ئەبێ بەهۆی ئەوەی کە دەنگدەری ئەمریکی بیر لەو شتانە بکەن کاتێککە دەچن دەنگیانە دەن لە 8 مانگی 11 بۆ ئەنجومەنی نوێنەران و هەندێک لە سیناتۆران. دیارە ئومێدی دیموکراتەکان وایە کە ئەمە تەسیرێکی گەورەی هەبێت لە سەر دەنگدەری ئەمریکی بەڵام بەداخەو بۆ ئەوان ینی کاتی ئەوەی کە کاریگەری ئەم مەسەلانە دەرکەوێت کەمە لە چاوەی کە دەنگدانەکان وەکو فەرمووت مانگی 11 بێ ئێستا ئێمە لە مانگی 8 ئەشێت بۆ نمونە کات کۆماریەکان هەمیشە ئەویان بەدەستەوەیە کە بڵێن تا بۆ نمونە نرخی شت دانە بەزیوە نرخی سوتەمەنی بەرز بۆتەوە و دیسان هۆکاری تریشەیە کە وا بکات نرخی سوتەمەنی بۆ نمونە لە ڕاستیا بەرز بێتەوە سەرڕای ئەم هەوڵانش لە بەرەوەی بەرەوپایی زەڕۆین لە بەرەوەی ئەزمەیەکی گەورە لە جیهانە دروست بووە بۆ مەسەلەی وزە لە بەرەوەی ئەوەزمەی ئەوروپا تەسیرەکاتە سەر ئەبێ چاوەڕوان بکەیت تا ئەو کاتە بەڵام وەڵامی کۆماریەکان کە لە ئێستاوە و لە کاتی مشتومڕ لەسەر ئەم یاسایە پرۆژە یاسایە دەیان گوت کە ئەم یاسایە خزمەتی بوژانەوەی ئابووری ئەمریکا ناکەتن لە ناو دەنگدەری کۆماری ئەمە پەسەند دەکرێت ینی دەتوانن دەنگدەری خۆیان ڕازی بکەن بۆ ئەوەی بڕیاری خۆیان بدەن لە کاتی دەنگدانە؟ بەڵێ گشتیان بۆ کۆماریەکان مەسلەیە کە ئەوان زۆر بەتوندی دژین بەرزکردنەوەی باجە لەسەر خەڵکی دیارە ئەم ئاکتە بە شێوەیەکی ڕاستە و خۆەوە ناکە بەڵام ئەشیکا بەوەیە کە بۆ نمونە باج لەسەر ئەوانەی کە داهاتیان لە ساڵێکا زیاترە لە 400,000 دلار ئەگاتە 15% تا دیارە بەشێکی زۆری مشتومڕەکانیش پەیوەندیان بەو با بڵێن ڕەهەندەی ئەم بڕیارەوە هەبوو لەبەرەوە حتمما ئەم مەسەلەیە قسە ئەکات با بڵێن لەگەڵ بۆ چوون و با بڵێن خواستی سیاسی کۆماریەکانە بە شێوەیەکی گشتی مەگەر ئەوەی کە هەندێشتی زۆر پەلە زۆر ناکاو ڕوو بدەن لە قازانجی دابزینی نرخ بله دکتۆر
ئەگینا کۆماریەکانیش بەڕاستیان هۆکاری باش بەداوا لەبوردن هەندێک دەنگەکە دەبڕێ بەڵام دیسانەوە دەمانویست بگەڕینەوە سەر بابەتی هەڵبژاردنەکان و بە تایبەتیش دەنگدەر چۆن بیر دەکاتەوە و چۆن چی کاریگەری لەسەری دەکاتن کە دەنگ بداتن. دیارە بابەتی مافی لەباربردنیش کە دادگای باڵای ئەمریکا پێش دوو مانگ هەڵی وەشاند ئەویش کاریگەری هەبووە ئێستاش دەرکەوتووە لە چەند هەڵبژاردنی کە لە چەند ویلایەتێک کراون لە ئەریزۆنا و ئیندیانە ئەوانە. ئەمە چۆن شیکردنەوەی جنابت بوو ئەمە؟ بەڵێ دیارە بە شێوەیەکی گشتی بەوا چێتە ئێستا زۆربەی ئەمریکیەکان لەگەڵ ئەوەیان کە مافی لەباربردن بە شێوەیەکە بە شێوەیەکی تر پارێزراو بێ، بەڵام دیسان ئەمەش یەکێکە لەو مەسەلانەی کە بەشێکی زۆری بنکەی جەماوەری کۆماریەکان بە شێوەیەکی مێژوویی دژی ئەو جۆرە مەسەلانە شتەش دیارە ئەو باسە ئەو پرسە ئەو کێشێ هەندێک دیسان ڕەهەندی ئاینی هەیە لەبەرەوە کارکردن لەسەر ئەو مەسەلەیەش دیسان زۆر ڕوو نییە با بڵێن کاریگەریەکانی تاکومانگی یانزە چییە بێت. دکتۆر سەلاحەدین لە پرۆسەی ئامادەکاری بۆ هەڵبژاردنەکانی مانگی 11 ئەو کاندیدانەی کۆماری کە سەرۆکی پێشوو دۆناڵد ترامپ پشتیوانیان لێ دەکاتن سەرکەوتن بەدەستەوە دێنن، بۆ ئەمە چی دەڕێیت؟ هەندێکیان دیارە ڕاست بێگومان هەندێکیان سەرکەوتن بەدەستێنن، هەندێکیشان بۆ ناتێ بەڕاستی سەرکەوتن بەدەست بێنن، بەڵام ئەومان پێ لە تاکو ئێستا لە حاڵەتێکا کە لە ڕاستیە چارەنووسی کۆماریەکان دیسان لە دەستی دۆناڵد ترامپ هات. ئەم مەسەلەیەش دیارە هەندێک لە کۆماریەکانی ترسانووە هەم لەبارەی هەڵسوکەوتی هەم لەبارەی با بڵێن دەربڕینی بۆ چوونی سیاسیان لەم کاتە ناسکەیە لە سیاسەتی ناوخۆی ئەمریکا. دکتۆر سەلاحەدین ئەحمەد مامۆستای زانستە سیاسەکان لە یۆنیۆن کۆڵج لە شاری نیویۆرک، زۆر سوپاس. سپاس بۆیەوە کاک دەخیل هەربشت. دانیشتوانی پەکێن پێیان وایە ئامانجی مانۆڕە سەربازیە 4 ڕۆژەکەی دەوروبەری تایوان کاردانەوەیەک بووە بەرامبەر بە سەردانی نانسی پلۆسی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا بۆ تایوان. پێکەوە راپۆرتێکی دەنگی ئەمریکا دەبینین لەم بارەیەوە. ڕۆینیشتوانên Pekîn bawer dikin armanca rahênanên leşkerî yên çarrojî li dûra Taywanê ji ber seredana heftiya boriya serûka Encûmenên Nînerên Amerîka bû giravê bûye. Ew rahênanên ku roja yekşembe bi dumahî hatîn, bi rûyniştivanên Şînç û Taywanê xem nebûyne. Ez hezir dikim ku diviyab û armanca van rahênanên leşkerî bihata bidestxistin. Divê rêberên Çînî xwedî hikûmetek mezin bin. Divê çi pirsgirêk bi vê fêlbaziya biçûk ya Amerîka ra nebe û ev ji xwe senaryoyek e. Hûn vê rahênana leşkeriya Çînê dibînin, ew bi serê xwe nayê biryardan. Ewan planek heye û bêguman ew dê gehne armanca xwe bi hîç rengekî pirsgirêk nîne. Seredana Nancy Pelosi heftiya borî bû girava Taywaniya ku xwedî rêveberiyek xwesera Çîn tûre kirbû. Di bersivda Çînê bû yekem car mûşekên xwe yên balîstîk li hindavî giravê cerbandin û peywendiyên xwe digel Amerîka birîn. Ez bawer nakim ku dihê were bikaranîn bû girtina Taywanê. Baş e em karîgeriya herî mezin bi ziyana herî kêm bi dest bêxîn. Çên rûniştivana Şîn çûya 24 salî Guta ajansa Reuters dîtina firokên leşkerî li esmanî dibin egerê nerehetiya gelê Taywanê. Min nûçên rahênana leşkerî dîtin û ez hezir dikim ku bersiva gelê Taywanê balkêş e. Bû nimûne ew yariyên agirî dihavin demê ku rahênana leşkerî dê çin. Taywanî bêxemnînin. Ez neşin bêjim ku ew dê xembarîn bin lê çi helwesteka rijdî li ser vê êkê nîne. Wan girîniştivanê Pekîn derbarê karîgeriya rahênanên leşkerî bi bawerî ve got ku di Çîn ya serkeftî bît. Ew êrişê nakin, wan niha ew behs dikir, wan pere nîne bo destpêkirina şerrekî. Wisa diyara rahênanên leşkeriyên Çînê derencama seredana nakokbariya Nancy Pelosi bû girava Taywan bûye. Ji bo şayoyên an Wang hatîn mayî dengê Amerîka. Dê teqînekida li derveyî bareka welata Cincinnati demekî zû pêdeya doh yekşemê neh kes birîndar bûn. Polîs dibêje
برینên piraniya qurbaniyan sivikin. Birîndar heş zelam û jinek dijiyê 23 heta 47 saliyê de li nexweşxana navendê tenduristiyê Cincinnati tên çareserkirin. Polîsan teqa li ber gumanekî kir lê wî şiya xwe ji cihê rûdanê rizgar biketin. Di pêra careke dî jî teqê dest pê kir. Polîs bawer dikin pitir ji kesekî beşdarî wê teqekirnê bûne. ئەنتۆنی بڵینکن وەزیری دەرەوەی ئەمریکا ڕۆژی دووشەمە بەردەوام بوو لە سەردانەکەی بۆ باشووری ئەفریقا و لەگەڵ وەزیری پەیوەندی نێودەوڵەتیەکان نەڵێدی پەندۆر لە پریتۆریا کۆبوویەوە. بڕیار بوو دواتر هەردوو لە کۆتایی ڕۆژەکەدا کۆنگرێکی ڕۆژنامەوانی ئەنجام بدەن و هەروەها بڕیار بووە بڵینکن لە وتارێکدا لە زانکۆی پریتۆریا باس لە استراتیژیەکانی ئەمریکا بکات بۆ وڵاتانی ئەفریقایی. ئەفریقا بەهۆی کاریگەریەکانی پەتای کۆڤید و بەرزبوونەوەی نرخی خۆراک و نەوت کە بەهۆی شەڕی رووسیا لە ئوکرانیا دروست بووە زیانێکی زۆری بەرکەوتووە. بڵینکن لەم هەفتەیەدا هەروەها سەردانی کۆنگۆ و ڕوانداش دەکات و کۆتایی بە گەشتەکەی دەهێنێت. ئیرۆچی لە عێراقی چێدبە و ڕێکەتنا و گواستنا دەخلودان و گەنمە شامی یە ئوکراینیا گەهشت چۆغۆناغێ ئەڤە ناڤڕۆکێ راپۆرتین مین داهاتیە. بەڵام پێشەوە ناوبڕێک وەردەگرین و دەگەڕێنەوە لای هەواڵەکان. چاوی واشنگتن بەرنامەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت. من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆڕاندا تاوتوێی گەرموگورترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە. لەگەڵمان بن. لە بەغدای پشتەوانین ئۆلداری مەڵای شیعە مقتەدا ئەسەدر هێشتا نەڕازیبوونان دکن لە پێش پەرلەمانی عێراقی و لە دەرڤەی ئاڤاهیە ڕوونشتنە داخوازە هەلوەشاندنە پەرلەمانی و هەلبژاتنێن نو دکن. بەردەم پەرلەمانی عێراق لە بەغدا چوونە ژوورەوەی هەوادارانی سەدر بە گرتنەبەری ڕێو شوێنی ئاسایشی توندوتۆڵ وا دوو هەفتەیە بەردەم ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆتە شوێنی لایەنگرانی مقتەدا سەدر. پاژەوەی لە کۆتایی مانجی ڕابردوو ئەو پیاوە ئاوینە شیعە داوای لەلایەنگرانی کرد پەرلەمانی عێراق داگیر بکەن. ئێستا لە دەرەوەی پەرلەمان خێوەتەکانیان هەڵداوە. مانەوە و بەجێهێشتنی ئەو شوێنەشیان بند کردووە بە داوای مقتەدا سەدرەوە. پشت بەخوا ئەگەر مانگرتنەکەمان چەند ساڵێک بخایەنێت لەسەر داوای ڕابەرەکەمان سید مقتەدا دەمێنینەوە تا ئەو کاتی داواکانی سەرکردەکەمان دێتە دی. بەردەم ئەنجومەنی نوێنەران لە بەغدا زۆر بە خێرایی لەلایەن لایەنگرانی سەدرەکانەوە پڕ کراوە بە وێنەی ڕابەرەکان مقتەدا سەدر و دروشم و داخوازی سەدرەکان. ئیتر بەردەم پەرلەمانی عێراق بووەتە ماڵی سەدان گەنجی سەر بەو ڕابەرە شیعە. هەر دەبێ حیزبەکان وڵام بدەنەوە لەبەرەوەی هیچ دەسەڵاتێک نییە لە سەروی دەسەڵاتی میلەتەوە بێت. گەل بڕیاری داوە ئەم دوو چاوە گەندەڵانە لادات کە 19 ساڵە لە سەردڵی عێراقن بە پشتیوانی ڕابەرەکەمان سوورین لەسەر ڕاماڵینیان. پۆستەرەکانی هەڵیان واسیوە زۆر شە دەڵێن خەوتن لەو گەرمایی بەغدا و لە ناو چادرگەدا مانەوە بە دیار خەونی ڕابەرەکەیانەوە. لێرە مانگرتن بەردەوامە. داواکاریمان هەڵوەشاندنەوەی پەرلەمانە، گۆڕینی دەموچاوە کۆن و گەندەڵەکانە. ئێرەش جێنایەڵین تا ڕابەرەکەمان سید مقتەدا پێمان ڕاگەێنێت. ئەو دۆخەی عێراقی تێکەوتووە هەر ڕۆژە و لە بەردەم سیناریۆیەکدا ئیدی ڕوون نییە. کەشتێ جەماوەرەکەی مقتەدا سەدر بەرەو کوێ لەنگەرە گرێ و لەو لاشەو کۆمەڵی حزبی سیاسی تر هەر لایە و لە دەوری ئەجێندایەکە. یحیا بەرزنجی دەنجی ئەمریکا، واشنگتن. بۆ زانیاری لەسەر دوایین پێشاتەکانی عێراق دەڕۆینە لای دڵشاد ئەنوەر پەیامنێری دەنگی ئەمریکا لە کەرکووکەوە. دڵشاد ئەو کاتت باش دەمێ بزانم ئایا سەدر و چوارچێوەی هەماهەنگی ڕێکەوتنیان هەبووە چی نوێ هەیە لەو بارەیەوە؟
بەڵێ دیارە سەدر و چوارچەوەی هەماهەنگی تاکو ئێستا نەگەیشتونەتە ڕێکەوتن هەرچەندە دۆخی عراق تا ڕادەیەک هێور بۆتەوە بەڵام تاکو ئێستا لایەنگرانی سەدر دەوروبەری پەرلەمانی عراقیان کۆنتترۆل کردووە و تاکو ئێستا هیچ میکانیزمێک نەدۆزراوەتەوە بۆ دەرچوون لەو قەیرانەی کە عراقی تێکەوتووە بۆیە لە ئێستادا دۆخەکە بە معلق و بە هەڵپەسێراوی ماوەتەوە ئەتوانم بڵێم سەدر تا ڕادەیەکی زۆر لایەنەکانی چوارچەوەی هەماهەنگی تووشی جۆرێک لە دەستبەستن کردووە کە ناتوانن هەنگاو بنێن بۆ پێکێنانی حکوومەت و نە دەرەچەیەکی یاساییش هەیە بۆ با بڵێن جێبەجێکردنی خواستەکانی مخدا سەدر بە تایبەتی بربەستی یاسایی زۆر زۆر لە بەردەم خواستەکانی سەدرایە بۆیە سەدر داوای هەڵوەشانەوەی پەرلەمان و با بڵێن ئەنجامدانەوەی هەڵبژاردن نەکات لە کاتێکدا کە لایەنە شیعەکانی تر ئاماژە بۆەکەن کە ئەمە ئەبێت بەپێی بەڵام ڕاگەنرابوو کە دڵشاد پێدەچێت تۆزێک نەرمیان نواندە بێ چوارچەوەی هەماهەنگی بەرامبەر بە داواکانی سەدر و با بڵێن هەڵبژاردننی پێشوەخت ڕەنگە قبول بکەن ئەگەر لەگەڵ ئەمەشتا هەر ڕێنەکەوتون؟ نا تاکو ئێستا ڕێک نەکەوتون هەرچەندە ئەو لێدوانە لایەن چوارچەوەی هەماهەنگیەوە دەرەچن بەڵام تاکو ئێستا ڕێکەوتن نەکراوە چوارچەوەی هەماهەنگی پێشوازی لە خواستەکانی سەدر کرد بەڵام باس لەوەکەن ئەبێت بە پێی تەوقیتاتی دەستوری و بە پێی یاسا بێت دیارە ئەمما خۆی بۆ خۆی جۆرێک لە گرفتی تیا گەر هەڵبژاردن بە پێی یاسا بێت کاتیەوێ ڕەنگە تا ساڵێکی تری ببێت ئەبێ پەرلەمان دانیشێتەوە یاساکە تعدیل بکاتەوە و ئەبێ با بڵێن کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن پێک بهێنرێتەوە زۆر کاتی ماوە لە کاتێک سەدر بەمانە ڕازی نییە من ئەمەوێ ئاماژە بە هەنگاوێکی تری سەدر بکەم کە دوایین جوڵەی سەدر بوو کە لە چەند ڕۆژی ڕابردوودا سەردانی مەرجعیەتی باڵای شیعەکانی عراق سەید عەلی سیستانی کرد ڕوونە ئەم سەردانی سەدر کۆمەڵێک ئامانجی لە پشتەوەیە یەکێک لە ئامانجەکان ئەوێت ئەو پەیامە بە عراقیەکان بگەێنێت کە ئەم هێشتا لە بەرەی مەرجعیەتایە و لایەنەکانی تریش دژی هەنگاوەکان یاخۆ دژی خواستەکانی مەرجعیەتن وەکو خۆی لە وتارەکانی چەندی جار ئاماژەی بۆەوە کرد کە مەرجعیەت دەرگای بەڕووی سیاسیە گەندەڵەکانە داخستووە لە کاتێکە ئەم ناو بەنەو سەردانیەکات بۆیە ئەوێت ئەم پەیامە بە جەماوەری عراق بەگشتی بگەێنێت کە ئەم بۆ هەر جوڵە و هەنگاوێک ڕاوێژ بە مەرجعیەتەکە و ئەگەڕێتەوە بۆ لای مەرجعیەت لە کاتێکا کە مەرجعیەت دەرگای لە بەڕووی سەرکردە سیاسەکانی تری عراقا داخستووە بەڵام بەڕووی ئەمە دەرگای کراوەیە ئەمە ئەو پەیامە بگەێنەوە خاڵێکی تریش هەر دوای سەردانەکەی سەید عەلی سیستانی مقتدا سەدر ڕایگەیاند کە دیسانەوە لە گەڵ ئەنجامدانەوەی هەڵبژاردن و هەڵۆشانەوەی پەرلەمانایە واتە ئەیویست ئەم پەیامە بگەێنێ کە دوای سەردانەکەی سەید عەلی سیستانیش ئەم هێشتا سوورە لەسەر خواستەکانی بەوەی کە ئەوێ و پەیامە بگەێنێ کە سەید عەلی سیستانیش هاوڕا بۆ لەگەڵیا هەرچەند تاکو ئێستا بە ڕەسمی مەرجعیەت شتێکی ڕانەگەیاندووە بەڵام پەیامەی لە سەدرەوە دەرچوو بەڵێ باشە هەڵوێستی کورد و عەرەبی سوننە چییە لەسەر ململانەکان دڵشاد؟ عەرەبی سوننە هەرچەندە هەریەک لە محەممەد حەلبوسی و خەمیس خەنجەر کە دوو سەرکردەی دیاری عەرەبی سوننن و کە لە ئێستادا ئەوان سەرپەرشتی کوتلەکانی عەرەبی سوننەکەن ڕایانگەیاندوو کە پێشوازی لە هەنگاوەکەی سەدرەکەن بەڵام نایەنەوێ بچنە ژێر بکەونە ژێر فشاری سەدرەوە ئەگینا ڕەنگە لە پشت پەردەوە شتێکی تر بگوزاریەوە عەرەبی سوننە ئەمەی پێخۆش نەبێت چونکە عەرەبی سوننە لەم یاریانەی کە کراوە تاکو ئێستا قازانجی کردووە و ژمارەیەکی زۆر کورسی بەدەستێناوەوە سەرۆکایەتی پەرلەمانی عراقی بۆ یەکلایی بۆتەوە هەرچەندە تاکو ئێستا شیعە و کوردیش کێشمەکێشیان ئەم قەزیانەیەک لای نەکردوێتەوە سەبارەت بە کوردیش ئەوەی کە ئاماژەکان ڕوونن بەوەی کە پارتی دیموکراتی کوردستان لە هەڵبژاردنە ژمارەیەکی زۆر کورسی بەدەستێناوە و ڕەنگە خواستی ئەنجامدانەوەی هەڵبژاردننی نەبێ بەڵام ئەمە بەڕوونی ڕاناگەێنێ بۆی نەبێتە هۆی نیگەرانبوونی سەدر و یەکێتیش بێگومان لە چوارچەوەی هەماهەنگیەوە نزیکە و بێگومان لەگەڵ ئەنجامدانەوەی هەڵبژاردندا نیە سەبارەت بە لایەنەکانی تری ڕەنگە لایەنەکانی تری مەسەلەن وەکو بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵ ئیسلامی و هەندێک لایەنی تر کە کورسیان کەم بەدەستێناوە یاخود کورسیان هەر نەهێناوە ئەوەی وەکو گۆڕان ڕەنگەوان حەز بکەن هەڵبژاردن ئەنجام بدرێتەوە بەڵام لایەنەکانی تر ڕەنگە با بڵێن بە پێچوانەتر لە دۆخەکە بڕوانن. بەڵێ زۆر سپاس بۆ ئامادەبوونە دڵشاد ئەنوەر پایامێری دەنگی ئەمریکامان لەگەڵ بوو لە کەرکووکەوە. زۆر سپاس بەوێش. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری
لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. لە ترکیە شیانە کڕینێ و لیڤینین بازار نەما لەسەر ڕاگەاندنین داتایên فەرمی بمینە. خەڵکی تورکیە دەبێژن وان ئێدی باوەری بە داتایên سازیین حکومەتê سەبارەت گرانیە نەمایە. ئەو دەبێژن ئەف دکڕین و فرۆتنێدا باش خویا دبکە. راپۆرتا پەیامەری دەنگی ئەمریکا ئەیوب دەمیر ji ئەنکەرێ. Li Tirkiye di nav 24 salên dawî de enflasyona herî zêde di meha tîrmeyê 2022 da pêk hat. Li gorî daneyên saziya statîstika Tirkiye TÜİKê enflasyona meha tîrmeyê sedan 79.6 e. Lê gruba lêkolîna enflasyonê ENAK rêjeya meha tîrmeyê sedan 176 radigihîne. Gelê Tirkiye vê yekê di danûstandinên xwe de hiç li gorî daneyên TÜİKê nabîne. Ew gava li nav bazarê da tiştekê dikirin dibêjin dewletê yek dame û 10 ji me paş da girt. Li ser dezgehan da meywe û keskatî êdî li ber giranbûna wan nayê firotin. Ji vê rewşê him firoşvan û him jî bikir gelek tengazarîne. Türkiye daneyên saziya statîstikiya Tirkiye ji bo me esas nîne. Heke dixwazin rastexîniyê vebêjin bilawerin nav bazarê halê firoşan û bikiran bibînin. Li vir dibêjim bila ew sazî were pêşiyê nav esnafan û di nav bikiran da wê gavê dê rastiyê bibîne. Li gorî daneyên TÜİKê di îndeksa bahayên serfkaran da di xurekan da sedan 7.91, di keskatiyê da sedan 8.49 û di kartolan da jî sedan 9.29 bilindî çêbûye. Li ber giranbûna bahayan her ku diçe kirîna bikiran jî dadikeve xwarê. Allah'a bin şükür. Supaş bu xwedê rewşa min baş e û debara xwe dikim. Ez aniha li dû malbatê dame û bavê xwe jî xwedî dikim. Moçeyê min jî gelek baş e ji Xwedê re heza şükür. Komeka lêkolîna enflasyonê ENAK enflasyona meha tîrmeyê 2022 sedan 37 diyar dike. Nêrîna gel jî herî zêde nêzîkî ENAKê ye. Ew dema diçin bazarê vê yekê di kirîna xwe da jî yekser dibînin. Ne geçinmesi? Halk akşamı bekliyor. Debar'anîn çiye gel li benda êvariya ku malê bermayî bikira. Her roj em zaman radikevin û bi zaman radibin. Heke di vê alî de bergiriyek neê girtin dê rewşa me her bê û xirabtir be. Li tevahiya Tirkiye baweriya gel li ser van rêjeyên resmî ango TÜİKê nemaye. Ew bêtir baweriya xwe bi rêjeyên nefermî tînin. Ji bo ku dema diçin bazar û dikana vana yekser di danûstandinên xwe da dibînin. Eyüp Demir, Dengê Amerîka, Enkere. ڕۆژی دووشەمە کەشتێکی گەورەی هەڵگری دانەوێڵەی ئۆکرانیا گەیشتە بەندەری درنجە لە باکووری ڕۆژاوای تورکیا. کەشتێکە دوای جێهێشتنی بەندەری چرنۆمۆرۆسکی ئۆکرانیا کە هەڵگری 12,000 تۆن گەنمە شامی بووە گەیشتە ناو ئاوەکانی نزیک بەندەری تورکیا. 6 کەشتی دیکە کە هەڵگری باری کشت و کاڵن و بەهۆی شەڕەوە لە ئۆکرانیا ڕاگیرابوون ڕۆژی یەکشەمە موڵەتیان وەرگر کە کەنارەکانی دەریای ڕەشی وڵاتەکەیان بەجێ بهێڵن. ئەمەش لە کاتێکدایە کە شرۆفەکاران هۆشداریان داوە کە رووسیا سەرباز و ئامێرەکانی بە ئاراستەی شارە بەندەریەکانی باشوور دەگوازێتەوە بۆ بەرپشدانەوەی ئەگەری هێرشی ئۆکرانیا. مانگی ڕابردوو بە نێوەنگیری تورکیا و نەتەوە یەکگرتووەکان نوێنەرانی رووسیا و ئۆکرانیا گەیشتنە ڕێکەوتن بۆ بەردەوام بوون لە هەناردەکردنی بەرهەمە کشت و کاڵیەکانی ئۆکرانیا لە بەندەرەکانی ئەو وڵاتەوە لەسەر دەریای ڕەش بۆ بازاڕەکانی جیهان. گەلۆ هیڤی هەیە ئەفریقەتنا هەنارتنا دەخل و دان و گەنمەشامی بدۆمە و ئالیکاریەوان وڵاتان وەرەکردن و حەوجەداری گەنمی ئوکراین و رووسیانە. ئۆزدەم یاساک لە ناڤەندین و چێن دەنگی ئەمریکا بمەڕەیە. ئۆزدەم دەم باش ڕێکەتن لە یەکی تەباخێ دەست پێکرد و هاجێبجێکردن هەتانەها بە باشی بڕێوە دچە هیڤی هەیە بدۆمە؟
بله داخل وکی که وین جهانی زمان پیشتی کنترل ده کشتی پولارنت لبندره کو دوان دقیقه آنده 12 تن گارز وره والا کرن هر وای دو یکشی میجی کشتی با آلا لیبریا اسپری اس کو والا بو پیشتی کنترلن لاستانبول بر بندره چورنومورسکی یا اوکراینا درکت کو جو اوکراینا داخل او گنم بینه داخل هجای دست نشان کرنه کو ده چرچوه پیمانا کو ده 22 تیرمه ده هاتبو امضا کرن کشتیا یکی وکو تیجی دست نشان کر جو اودسا ده یکی تباغه ده درکت بو ری و گهشت بو استانبولی لگور نتوین یک بی حتی نها ده هفته یکی ده به 10 کشتیان 305,000 و 458 داخل کوپرانیاوی گنمه جبندرین اوکراینا به اولی گهشتیه بندره استانبولی و جورجی بلاویه ولاتین چارالیه جهانی وان کشتیانا گنم و داخل گهاندنه یان جید گهینن ولاتین وک ایتالیا، چین، ایرلاندا، بریتانیا و وکی دن ایرو her وهاج عالیه دن و جی ایرو 11 تن گنم کو کشتیک بارکری بو جه بندره یوزنی جه اوکراینا درکتره و کشتیک دن کو نزی 48 تن گارس بارکریه کو اوی بچه بندره اسکندرون یا ترکیه درکتن ره بله أسلم دخلوا دخيل تبليها فينا الجمتات زانم لي تشتقدم بالكيش هي قد نجيم بجهتها أوجي أو إيرو فاينانشال تايمز بيامك يعني بيسان يدي بيجاكم بيواندين سروك أردوغان بسروك الروسي را فلاديمير بوتين قال كي بهيز بونجشنا راديكي كو بويا خماوان وأبي وينا ويجي بشوبين يعني أم تشيل سربيت زانف شو ما بقى بله داخل اف تنی فاینانشل تایمز براستی داویا هفته ده گلک مدیای روجاوی ده اف درکتن ده راپورتا فاینانشل تایمز ده 6 کاربدستین روجاوایی فیکار و عجیزبونین یکتیا اروپا و روجاوایی تینن ولاتین روجاوایی تینن زمان جبرکو سروک ترکیه اردوغان و روسیای پوتین ده جوینا سوچی ده لحف کرنه کو هفبیر بونه کو هر دو ولات لسر انرژی و بازرگانی هفکاریه بکن یک کاربدستکی د فاینانشل تایمز را گوتیه کو یکتیا اروپا دست به شوپاندنا نزیا وان تکلین به ترکیه و روسیه را کریه و یک کاربدستکی دنجی دیاردکه کو گر اردوغان چارچوه کو د جوینا روجا این یه ده هاتیه دیار کرن تکره یعنی پک بینه یکتیا اروپا دکاره بانگل کمپانی و بانکن ولاتن یکتیا اروپا بکه کو جی ترکیه وکشن و درکون جی آلیدن و سه کاربدستین یکتیا اروپا جی دیار کرن کو یکتیا اروپا حیانها لسر برسیوداینا ترکیه نقاشک فرمینه کریه لیدبه کود نه دمکی نزده تیکه روژه وخه داخل وقت تزانین کو توی کود دم ev nikaşanat dikevin roje veji ev se rojun ev mijara gelek te nikaş kırın jiber ku te iddia kırın ku İstihbarata Ukrayna u karbidesteki yekitiya Avrupa belgeyek istihbaratı ya Moskov bedes xistine ku te diyar kırın ku Rekin ku Rusya Rekin bankayın Türk evji çer çava toleyin rojavayı xubistrine yanjı befiltine seruki Türkiye jir ve gera Soçi'de ve ki tezanin diyar kırıbı ku evi Türkiye hakkı gaza xwezayı ku ji Rusya'yı dikire beşek jüvi hakkıvi be drava Rusi ruble bidin evji fikarin velatin Avrupi brasti xuyadı ke ku zeyde dikin Oslam yasak navandi peamin denge Amerika spas زایڵی داهێنان بەرنمەیەکی فەرهەنگی و هوەری بەشی کوردی دەنگی ئەمریکا من ئاسۆ جەبار لە واشنگتن دیسیەوە هەردوو هەفتە جارێک دەبمە میوانی ماڵەکانتان لەگەڵمان ڤڵۆدیمیر زەڵێنسکی سەرۆکی ئۆکرانیا ڕۆژی یەکشەمە ڕایگەیان ئەگەر رووسیا بەردەوام بێت لە ڕێفراندۆم لە ناوچە داگیرکراوەکانی وڵاتەکەی سەبارەت بە پەیوەستبوونیان بە رووسیاوە
ئەوە ناتوانرێت هیچ گفتوگۆیەک لەگەڵ ئوکرانیا و هاوپەیمانە نێودەوڵەتیەکانی ئەنجام بدرێت. لە ئیستادا هێزەکانی رووسیا و هاوپەیمانە جوداخوازەکانیان بەشێکی زۆری خاکی ئوکرانیایان لە ناوچەی دونباسی ڕۆژهەڵاتی ئوکرانیا و ناوچەکانی باشووری ئەو وڵاتەوە بەدەستۆیە. ئەمەش دوای ئەوەی رووسیا لە ژێر ناوی ئۆپراسیۆنێکی سەربازی تایبەت هێرشی کردە سەر وڵاتە. بەرپرسانی هەردوو لاباسییان لە ئەگەری ئەنجامدانی ڕێفراندۆم کردووە لە ناوچەکاندا. زەڵەنسکی لە وتارێکدا گوتی کیف بە توندی لەسەر هەڵوێستی خۆیەتی و هیچ خاکێک بە رووسیا نادا. زەڵەنسکی گوتی پێگەی وڵاتەکەمان بەو شێوەیە دەمێنێتەوە کە هەمیشە بووە. ئێمە دەستبەرداری هیچ شتێک نابین لەوەی کە نی ئێمەیە. دوای دەستپێکردنی لەشکرکشی هێزەکانی رووسیا بۆ سەر ئوکرانیا لە مانگی دوودا بەرپرسانی رووسیا و ئوکرانیا چەند دانیشتنێکیان بۆ دانوستان هەبووە، بەڵام پێشکەوتنێکی کەم بەدی هاتوو لە کۆتایی مانگی سێشدا هیچ کۆبوونەوەیەک ئەنجام نەدراوە و هەریەک لە لایەنەکان لایەنی دیکەی بە هۆکاری وەستانی دانیشتنەکان دەزانن. هەتاس پێدەیە ئیرۆ دووشەمبوویە ئەگەربەستا دنێڤبەرە ئیسرائیل و ملیتانên جیهادا ئیسلامی لە غەزەدا هات تێجێبجێکردن و هیڤی هەیە شەڕێ داوی یê 44 فەڵستینی کوشتین 15 جوانە زارۆک بوون بە داوی بینە. ئاگربەستە بناوبەریان مسرê şevêdî بە ئارمانجا ڕاوستاندنا خراپترین شەڕێ لە غەزە بوو ji demê şerê 11 rojiyê par tevî êrişên mûşekan û haydariyê li başûrê İsraîlê çend demijmêran berî rêketina agrbestê were cêbicêkirin lê çi ji herdû aliyan gazindaş kandina agrbestî nekir. Serokê Emerîkî Joe Biden kevxweşiya xwe ji ragihandina agrbestê re xuya kir wî spasiya serokê Misrê kir ji bo destpêşxeriya û rolê welatî wî yê aştiyana. Serok Biden daxwaza encamdana lêkolînekê kir di kuştina sivîlan da û got ew trajîdî bû. Pêşvanîrê aştiyê taybet ji li Rojhilatê Navras dibêje rewş hêşta aloza wî rijdî li herdû aliyan kir heta rêzê li agrbestê bigirin. بەڵێ دەخیل دوور دەکەوینەوە لە هەواڵی سیاسی و دەڕۆینە لای گردون و ئەستێرەکان، بەڵام پێشەوە ناوبەڕێک وەردەگرین و دەگەڕێنەوە لاتان. دەنگê ئەمریکا جافکانیەکە پێباوەریان و چاو ئاگاهیان. برای مالپەر و پلاتفۆرمên میدیا civakîya dengê Emerîka bala xwe bidin pêzanîn û nûçeyên cîhanê. ناسا باز لە گەشتێکی تاقیکاری دەکات بۆ سەرمانگ. پێکەوە بینەری راپۆرتێکی دەنگی ئەمریکا دەبین بۆ زانیاری لەسەر نوێترین هەواڵەکان لەبارەی گردوونەوە. حوتوی ڕابردوو هەوڵێکی سەرکەوتوانە بۆ تاقیکردنەوەی هوروژمی ئاگر لە سیستمی واڵای ئاسمان بۆ هەڵدانی موشک لە بیابانی یوتا بەڕێوە چوو. ناسا و کۆمپانیای فڕۆکەوانی نۆرترۆپ گرومن سەرپەرشتی ئەو هەوڵیان کرد و ئەو زانیارانەی کۆکراونەتەوە یارمەتی ئەندازیاران دەدەن ئەو بەرزکەرەوانە لە داهاتوودا باشتر ساز بکەن بۆ ئەوەی ئاسمانگەران بۆ سەرمانگ و ئەولاتریش بنێرن. لەم هەفتەیەدا ئاژانسی ناسا باسی لە داهاتووی بەرنامەی ئارتمیسی کرد کە بەنیازە بۆ یەکەم جار لە نیم سەدەدا مرۆڤ بخاتەوە سەر ڕووی مانگ. ئەوە ئایندەیەکە کە ناسا یەکەم خانمی ڕاشپێست و یەکەم پیاوی سپی پێست لەسەر مانگدا دەبەزێنێت لەسەر ئەو ئەرکانەی کە تا دێت بە زەحمەتتر دەبن. ئاسمانگەڕان لە قوڵایی واڵادا دەژین و کار دەکەن و پەرە بە زانست و تەکنەلۆژیا دەدەن کە یەکەم مرۆڤ بۆ مەریخ بنێرن. ئەو بەرنامەیە دەبێت یەکەم گەشتی گەورەی ناسا کە کەشتی نوێی واڵایی ناسراو بە ئۆریۆن لە سەروی خۆی هەڵدەگرێت. دوای گەلێک دواکەوتن و پاشەکشا ئاژانسەکە دەهەوێت ئەو کەشتیە بێ ئاسمانگەرت تا 28 مانگی هەشت بۆ واڵا بنێرێت و پێشەوەی بگەڕێتەوە بۆ سەرزەوی بە دەوری مانگدا بسوڕێتەوە. هەر لەم هەفتەیەدا هەواڵێکی دڵتەزین سەبارەت بە پێشەنجێکی واڵایی ئاسمان کۆچی دوایی کرد کە تەنها پێی خستۆتە سەر کەشتێکی چاسکراوی واڵایی نیچێل نیکۆلز لە بەرنامەی تەلەڤیزیۆنی ستار ترێکی ساڵانی 60ەکاندا بڵاو دەکرایەوە و زیاتر بە لیوە ئۆهۆرە ناسرا بوو. نیکۆلز بەهۆی ڕۆڵی دەستپێشخەری خۆی وەک ئەفسەرێکی واڵایی ڕەشپێست و پەیوەندی نێوان ڕەگەزەکان لەسەر تەلەڤیزیۆنی ئەمریکادا نیشان دەدات کە لەگەڵ هاوڕێکەی ویلیام شاندر بەردەوام بوو.
ناوبراو ڕۆڵی کاپیتان جێمس کەرچی دەجێڕا. شانتر لە پۆستێکی سوسیال میدیادا ستایشی کارەکانی کرد کە پرسە کۆمەڵایەتیەکان لە ئەمریکا و لە سەرانسەری جیهان بەرەو پێش دەبات. ئەو لە تەمەنی 89 ساڵیدا کۆچی دوایی کرد. ئەم هەفتەیە شوێنەیەکی نوێ لە تەلسکۆپی واڵای جێمز وێبی ناسا باسی لەسەر کرا. کۆمەڵە ئەستێرەی کارتوێل دوای پێکدادانێکی خێرا دروست بوو کە نزیکەی 400 میلیۆن ساڵ لەمەوبەر ڕوویدا. ئەو ئاڵقانەی کە دەیبینن شەپۆلی دوای پێکدادانی نێوان ئەستێرەکانە و داخوا چ شێوازێک بۆ خۆیەوە دەگرن ئەوە وەک نهێنیەک دەمێنێتەوە. سەلاح پیرۆتی بۆ ئارەش عەرەبەسەدی لە دەنجی ئەمریکا. ڕێستورانتی ئیسحاق پاشا چێشخانەیەکی ناوازەیە و دەکەوێتە شاری بازێدا لە پارێزگای ئاگری. چێشخانەکە ژەمێکی کۆن بە ناوی عەبدیکوور پێشکەش دەکا کە تەمەنی 400 ساڵە. بینەری راپۆرتێک دەبین لەسەر ئەم شوێنە ناوازەیە و لەسەر ئەو خواردنە کۆنە. ئەم لە باژۆرۆکی بازدا ئاگریێنە و نێزی قەسرا ئیساق پاشانە و ji vê qesrê xwarinekê gelek navdariya vê herêmê derketiye û navê wê jî Abdigör e. Arastî dibêjin Abdiyê Kor jî em ên hebinêrin ev xwarina navdar çawatê çêkirin û her wiha çîroka vê navî jî çi ye? Keremkin. Merhaba serçeva. Keremkin. Ayşe Şahin aşpêj û xudana vê xwaringehê ye. Ev 4 sala li şûna bav û dayîka xwe li vê xwaringehê Abdigör çêdike û pêşkêşî gerok û rûnişvanên vê herêmê dike. Gel hûn vê xwarinê çawa çê dikin û çi dikin nav da? Goştê germ, me da servî kevir em jî radibên sel. Me van mêkut, me pêlê mêkutê lê da me goşt da vî halî. Goştê me bû goştê Abdigör hat kutanê. Hem masa me başê jî pişkê xwe lê da. Me kuta me kire goştê Abdigorê hada. Cudabûna herî meziniya vê xwarinê qutandina goştiya ser keviriye. Bi vê yekê goşt pir nerm dibe û xwarina wê hêsan dibe. Dema goştê qutandin tinê pîvaz û xwê dixin nav. Cudayayê evel baharat tinaye, sader xoye li pîvaz e. Goştê tereyaxiye, rûn. Baharat tinê diye ki haşlama ya dikerînî, kızartmanî ne diye demek ki nexaşara başe diyet yemeği gotin. Emin mel goştê halevda, emin gal kifte ha, Abdigor kifte Abdigorê, wak topê berfê em ê çêw bikin, bavên vê avê wê bikele. Gava dibêjin Abdiyê Kor navê wakimê restan ev e, lê navek piçikî ecêb e. Gelo çîroka vê çi ye yani? Çima dibêjin Abdiyê Kor? Bapîrê min du çîrok ji vê re digotin. Yek digotin ev Abdiyê Kor biye, ev xwarinê çêkiriye, xwariye çavê wê biye. Yek dibin ev xwarin Paşayê Abdîn pir nexweş biye, ev xwarin xwariye baş biye, ew êda biye xwarina diyetê herkes pêvî baş biye. Ew dakî jan rast jî dizanim. Ev xwarina qesraya yani ya begaya. Qesra İshak Paşa heyavî zemanî 400 sal derê hatiye çêkirin. Ev 400 sala vî bajarê heye Abdigor tê çêkirin. Dayî ku babê we jî vê derê berê xwarin çêdikirin an tiştek dî em bêjin ev restoran çend sala li vê derê ye? Dane şoğlandin ne li vî konseptî. Ev konsept da Abdigor ev 4 sala ez çêdikim. Ez xwarina vî bajarê qedîm çi ye? Xwarina vî bajarê qedîm Abdigor. Ez ev baş yemeka min serî ew xwarina min. Piştî çêkirina xwarinê sifre bi xwarina Abdigör, çorbe û salateyên ku ji berhemên herêma Bazidê hatin xemilandin. Xwarina reseniya vê deverê Abdigör bi çîrok û tehma xwe ya xweş li bin qesra İshak Paşa li benda we ye. Arif Aslan, Dengê Amerîka, Agirî. بەفراو حکایەتی دوام یان چڕۆکی دوام زۆرم پێی باش بوو کە دەڵێ نەخۆش بوو بەڵام دوای ئەوەی خواردنەکەی خوارد باش بوو بەڕاستیە خواردنەوە سایەک و ینی نەخۆش بیدی پێ خواردنی خۆش دەڵێ خواردنی خۆش ڕەنگە هەستێکی خۆش بدا بە مرۆڤ دەخیل کە ئیدی هەست بە ئازارێک و نەخۆشیەکانی نەکە هەڵبەت یەک شتی دیکەش ئەوە بوو کە ئەو خواردنە دەخیل لە ناوچەکانی دیکەش وەک با بڵێن شارەکانی ئێران و ناوچە کوردیەکانیش هەیە کفتە بەڵام ڕەنگە هەر کەسێ بە شێوازی خۆی دروستی بکە وردەکاری خۆی هەبێت بەڵام ئەو شێوەیە من بینیومە لە ناو ئازاریەکانی ئێراندا ئەوانیش بەو شێوەیە دەیکوتنەوە و کفتەیەکی
تایبەتی پێدروست دەکەن کە ئەوانش قەدیم خواردنی با بڵێن دەوڵەمەن و ئاغاکان و ئەوانە تایبەت تامەکە تایبەت وێ هەبا گەلک سپاسم هیویدارن نەهاس پێدێل دەما وەختی سەرتیشتیە لە کوردستانی نیڤرۆیە هیویا دەمین خۆش بۆ دکەین هەتا بەرنامە سەباهی یاکوت کونەکشن دگەینەوە هەر شاد و بەختەوەر بن هەر شاد بن خدا حافظ